کە پاسلەوەکەین لە پارێزگای هەڵەبجە چەندین ناوچەی گەشتیاری لێو بە تایبەتی لە وەرزی بەهار و هاوین گەشتیارێکی زۆری ناوخۆی و هەروەها لە ناوڕاست و خواروی عێراقیشەوە سەردانی ئەو ناوچە گەشتیارە ناکەن بە تایبەت لە دەریشەوە زۆر جار لە وڵاتانی دراوسێ و سەردانی و ناوچاناکەن و بۆی بزانین کە گرنگیدان بە ناوچە گەشتیاریەکان لەو شوێنە لەو ناوچەیە خود لە ناوچەی هەڵەبجە لە چاستێکدا چینە لای میوانێکمان ڕاستەخۆ لە هەڵەبجە لەگەڵمانە ئەویش غەریب ئەحمەد بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری هەڵەبجە زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک غەریب سڵاوت لێبێت مێت یەکسەر لەوە دەست پێ بکەم گرنگیدان بە ناوچە گەشتیاریەکان لە پارێزگای هەڵەبجە لە چاستێکدایە. زۆر سپاس سڵاو بۆ مولایەکیەوەیش لە ڕاستیە ئێمە ناوچە گەشتیاریەکانمان لە پارێزگای هەڵەبجە لە کۆمەڵە ناوچە گەشتیاری خۆی بینێتەوە بەڵام گرنگترینیان و باشترینیان کە ئەمڕۆ گەشتیارێکی زۆر سەردانی ناوچە گەشتیارەکانی ئێمە بکە ناوچەی ئەحمەداوا زەڵمە کە ئەمە گەشتیارێکی زۆر ڕووی تێدەکا ئێمە ئەولەوێتی کاری ئەم ساڵمان ڕێخستنی ناوچە گەشتیارەکان بۆ ڕێخستنی نرخە ڕێخستنی شوێنە گەشتیارەکان کە چۆن سەردانی ئەکا ئەوەی کاری ئێمە بوو بەڕاستی و لە ئامادەکارەکانە کردومانەوەیە کە بە تەواتی کۆنتترۆلی نرخەکانمان کردووە و گەشتیا خاوەندوکان و شوێنە گەشتیارەکانمان ڕاستپاردووە هاندەرێکی باشتر بن بۆی گەشتیار لە خۆیان کۆبکەنەوە بۆی بتوانین بە جۆرە لە جۆرەکانی ئەمە وعیکی ڕۆشنبیری وعیکی گەشتیاری زیاتر بگەینە ناوچە گەشتیارەکان لە ئێستادا کاری ئەولوێت و کارەکانمان خزمەتکردنی زیاتری گەشتیار و کۆنتترۆلکردنی نرخەکان بۆ لە ناوچە گەشتیارەکانە کە سوپاس بخوا بە ڕادەیەکی زۆر باش سەرکەوتوبین لەم کارە. بەڵێ کاخەریب دیارە جگەر لە ئامادەکاریەکان کە باسی لێو دەکەی ئامادەکاری کراوە لە هەمان کادا پەرپێدان بە ناوچە گەشت و گوزاریەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە لە چ ئاستێکدا و تا چەندە هەوڵتان ناوە پەرە بە ناوچە گەشتیاریەکان بدەن؟ لە ڕاستیە ئێمە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتیش لەگەڵ جەنابی جێگری سەرۆکی حکوومەت ئەوەمان ڕوونکردنەوە کە تاکوی ئێستا دەستی خزمەتگوزارێکی باش نەگەشتووە ناوچە گەشتیارەکانی ئێمە بە تایبەتی لە کەرتی حکومی ئاگینا ئەمە پێش 2013 کۆمەڵی پرۆژەی باش و کۆمەڵی پرۆژەی گەورە و گرنگ لە پارێزگای هەڵەبجە بوون بۆ بژانەوەی ناوچە گەشتیارەکان بەڵام بەداخەوە بە وەنەی قەیرانی دارایی ئەو کاتەوە تا ئێستا ڕاوەستاون بەڵام لە ئێستادا لە یەکێ لە هەوڵە بەردەوامەکانمان بۆ بژانەوەی زیاتری ناوچە گەشتیارەکان کردنەوەی ڕێگای ناوزەڵە مەحمەداوایە کە هەموو کارەکان یاسایەکانی تەواو بوو و داهاتی تەواوی بۆ تەرخان کراوە کە ئەم جادەیە تەواو بکرێ خاڵێکە کە بۆ گرنگیدان بە ناوچە گەشتیارەکانی پارێزگای هەڵەبجە کردنەوەی ناوچەی گەشتیاری نەورۆلیە کە یەکێکە لە پرۆژەکانی کە بۆی ناوچە گەشتیارەکانمان فراوانتر بکەین ئەم پرۆژەیەشمان لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارە و ڕەزامەندی سەرەتایی بۆ وەرگیراوە کە کاری تەواوی لەسەر بکرێت بۆ دیزاین و بۆ دەرخستەی تەواو بۆ فراوانکردنی ناوچەی نەورۆلی و کردنی بە ناوچەیەکی گەشتیاری بەدەر لەوە ناوچەی هەورامان و بیارە و تێوەڵەمانەیە کە بە هەمان شێوە جۆراوجۆری گەشتیار سەردانی ناوچەکەەکە ئێمە لە هەوڵی فراوانکردنی ناوچە گەشتیارەکانمانین بە ئێستەیشەوە. بەڵێ بەڵام ئەوەی لای ئێمە گرفتە هێشتا کەرتی تایبەت بەڕاستی و دەستەی وەبەرهێنان تاکو ئێستا بە پێی پێویست لە ناوچەکانی ئێمە بوونیان نیەوە بە پێی پێویست هێشتا ناتونێتە ناوچەکانی ئێمە چ کەرتی تایبەت وەبەرهێنان تا بتوانین خزمەتێکی زیاتری ناوچە گەشتیارێکیان بکەین ئێمە لە ئێستا لە کۆنتاکین لەگەڵ کەرتی تایبەت لەگەڵ وەبەرهێنان کە چۆن بتوانین پەرە بە ناوچە گەشتیارەکانی ئێمە بدەین. باشە کاک غەریب خۆشت باس لەوە کرد کە بە شێوەیەکی جۆراوجۆر گەشتیار ڕوو لە ناوچە گەشتیارەکانی هەڵەبجە دەکەن بە تایبەت ناوچەی ئەحمەداوە ناوچەی گەشتیاری ئەحمەداوە کە ژمارەی زۆر سەردانیەکەن جامە لەلایەن گەشتیارانەوە پیسێکی زۆر لە ناوچەکە بڵاو دەکرێتەوە یاخود بەجێ هەڵێت چیتان کردو پاراستنی ژینگە یاخود چیتان کرۆ بۆ ئەوەی ڕێنمایەکی باش بدەن بە هاوڵاتیان و گەشتیارانی کە سەردانی و ناوچانەکەن؟ لە ڕاستیە ئێمە کاری سەرەکیمان لەگەڵ شوێنە گەشتیارەکان و لەگەڵ خاوەن کەپڕ و خاوەن گەشتیارەکانی ناوچەکانی خۆمان خاوەن دوکانەکانان کە تەبلیغمان کردوون بۆ بوونی تیمی بەردەوامیان بۆ پاک و خاوێنی و دانانی سەرلەی خۆڵ و پێداویستەکانی پاکڕاگررتنی ناوچە گەشتیارەکان ئەوەی کە بۆ گەشتیار لەسەرشانی ئێمە پێویستە بیکەین ڕیکلام و پروشەر و بڵاوکردنەوەی وعی گەشتیاریە تا ئەو گەشتیارێکێتە ناوچەکانی ئێمە بەڕاستی فێری ئەوە بکرێیان وعی ئەوەی پێ بگەێنرێت کە پێویستە ناوچەکە بە پاکی ڕابگیرێ بەڵام لە قۆناغی ئێستەی ئێمەدا کارمان لەسەر ناوچە گەشتیارەکە خودی ناوچە گەشتیارەکان و خاوەن شوێنە گەشتیارەکان کردووە بۆی بایەخێکی زیاتر بە پاک و خاوێنی و پاکڕاگررتنی ئاو شوێنە کەپڕە گەشتیارەکان بدەن کە بەڕاستی گرفتی ئێمە ئەوەیە کە بەشێکی زۆری گەشتیار کەیەتە ناوچەکانمان لە ڕاستیە ئەوان هۆکاری سەرەکین هەم بۆ پیسبوونی
ئاوی ناوچەکە هەم بۆ پیسبوونی ژینگەی ناوچەکە بەڕاستیە بێت لە ڕێگەی ڕیکلام و لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندن و لە ڕێگەی کۆنتاکتمان بە پروشەر و بڵاوکردنەوەی بەسەر گەشتیاراندا بتوانین کۆنتترۆلی ئەوەیش بکەین کە وەتیمەکانیشمان بە بەردەوامی بۆ پاکڕاگرنی ناوچە گەشتیارەکان بە بەردەوامی سێ کەسمان لە تەواوی ناوچە گەشتیارەکانە بڵاو کردوێتەوە هەر خاوەنکەپر و هەر شوێنێکی گەشتیاری پابند نەبێ بە پاکڕاگرتنی شوێنە گەشتیارەکان هەم سزا و غەرامە ئەکرێ هەم شوێنەکەی داخرێت. باشە کار خەریب دیارە لە هەڵەبجە ناوچەیەک و سروشتێکی جوانی تیا و دەکرێت بڵێن هەمە جۆری کەرتی گەشت و گوزاری تیا لە با بڵێن کەرتی گەشت و گوزاری ئاوی و هەروەها لامان کاتە شوێنەواری مێژووی بە شێوەیەکی گشتی تا چەند دەتوانراوە تەواوی جۆرەکانی گەشت و گوزار بە هاوڵاتیان بناسرێنرێ و هەروەها پەرەشی پێ بدرێ. لە ڕاستیە ئێمە دەوڵەمەندین لە بەشێکی زۆری جۆرەکانی گەشتیاری لە ناوچەکەدا بۆ نمونە ئەو گەشتیاری تەرفی و خۆشگەرانی و تەیڵۆ بیارە و هەورامان و هەمرامان و ئەحمەداوامانەیە بەشێکی زۆری گەشتیاری چارەسەریمانەیە کە ئاوی گەڕای و خورماڵمانەیە و بەشێکی زۆری خەڵک بۆ چارەسەری سەردانی ئەم ئاواکە و لە ڕاستیا گەشتیاری کشتتوکاڵیمانەیە کە دوو کشتتوکاڵی نمونەیە دوو جوتیاری نمونەیمانەیە بۆ لە بواری کشتتوکاڵات چ کاک ئازاد وەک جوتیارێکی نمونەی چ کاک حامید کە ئێستا کێڵگەیەکی کشتتوکاڵی کردوێتەوە بە بەردەوام لە پێنجشەمان و جومعانە ئەم کێڵگەیە کراوەیە و خەڵک لە شوێنەکانی تری سلێمانیەوە سەردانی ئەم کێڵگەیەکە و ڕاستەخۆ خەڵک خۆی بەرهەمەکان لێ دەکاتەوە بەرهەمەکان دەبینێت کە هەر لە کێڵگە کشتتوکاڵەکەی خۆیان بەرهەمی ێنێ هەر خۆش و ئەو گەشتیارەی کە سەردانێک ئاتوانێت لەوێ بەرهەمەکان لێ بکاتەوە بیکرێ ئەم دوو جوتیارە نمونەیە بەڕاستی کەرتی گەشتیاری کشتتوکاڵیشان لە ناوچەکانی ئێمە بژاندووەتەوە بەدەر لەوە ئێمە بە بۆنەی مۆنومنتی هەڵەبجۆ کە گەشتیاری ڕژ ناوابریان بە گەشتیاری جەنگ ئەمە میوانێکی زۆرمانەیە ڕۆژانە چ لە ناوخۆ چ لە دەرەوەی هەرێمی کوردستان سەردانی مۆنومنتی هەڵەبجە دەکات لە ئێستادا ئەوەی زیاتر پەرەی پێدرابێ با بڵێن گەشتیاری وەرزشی یان شاخڕەویە کە بڕاستی لە ئێستا پەرەیەکی باش بەم جۆرە گەشتە دراوە کە لە ڕێگەی وەرشەوە لە ڕێگەی گەشتیاری شاخەوانیەوە شاغڕەویەوە ڕوو لە ناوچەکانی ئەمەکەن لە تەواوی ناوچەکانی کوردستانە بۆ شاخی باڵان بۆ شاخی شنروێ کە ئەمانە هۆکاری سەرەکین بۆ ڕاکێشانی گەشتیار بەدەر لەوەی ئێمە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی گەشتیاری ئاینیەوە دەوڵەمەندترین ناوچەین لە کوردستانە چ بۆ تەکیە و خانەخاکانی بیارە و تەوێڵە و باخەکۆن چ بۆ گوندی هاوار وەکو کاکەیەکان کە بۆتە سەرچاوی سەرێکی ڕاکێشانی گەشتیار لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عراقەوە لە پارێزگای کەرکوک و پارێزگای مووسڵەوە کە گەشتیارێکی زۆری ئاینی وەکو ئاینی کاکەی سەردانی ناوچەی ئێمەکە و گەشتیارێکی زۆری لە خۆی کۆکردوێتەوە بەدەر لەوەی کە ئێمە بۆ سەردانی شوێنەواریەکان بەشێکی زۆری شوێنەوارمانەیە کە گەشتیار سەردانی دەکا بەدەر لەوە لە ڕووی پیشەسازیشەوە ئێستا ڕۆنی ڕاسانمانەیە کارگەی ڕۆنی ڕاسانمانەیە کارگەی دۆشاوی تەماتەمانەیە کە ئەمانەی هۆکاری سەرەکین بۆ ڕاکێشانی گەشتیار بۆ ناوچەکانی ئێمە. بەڵێ کاک غەریب باست لەوە کرد کە کەرتی تایبەت گرنگێکی زۆر یاخوا با بڵێن دەستیەوە بەرهێنان لەوێ زۆر کەمە لە پارێزگای هەڵەبجە خۆ لە ناوچە گەشتیاریەکان هەوڵەکانیەوە بۆەوەی کە کەرتی تایبەت بێنە ناوچەکە بۆەوەی دەستەوە بەرهێنان بێنە ئەوێ و کاریوە بەرهێنان لە ناوچەکەدا بکەن لە چاستێکدا چۆن هەوڵتان داوە؟ بەڵێ تەواوی هەوڵەکانی ئێمە بۆ ئەوەیە ئەو زەویانەی کە بە ناوی بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزارەوەن و بیان خێنە ماستەر پلانەوە بانگەوازیان بۆ بکەین لە ئایندەیەکی نزیکا بانگەوازەکرێ بۆی ئەو زەویانەی کە ئێمە هەمانە و بۆ بەرهێنان دەتوانێت سوود و ئیسفادەی لێ بینەیە کەرتی تایبەت دەتوانێت پرۆژەیەکی ئەنجامدا ئەمە یەکەم هەنگاوی بڕاکێشان و بانگێشکردنی کەرتی تایبەت و بەرهێنەرانە تا بتوانن سوودی لێ ببینن ئێمە بەڕاستی زەویمانەیە بەڵام سوودمان لێ نەبینیوە لە ئێستا لە هەوڵی ئەوەداین تەواوی ئەو زەویانەی کە ئەتوانێت بکرێت پرۆژەی تایبەت یان کەرتی تایبەت سوودی لێبینی یاوە بەرهێنەرا سوودی لێبین ئێمە لە هەوڵی چێکردنی ئەوەداین کە بتوانین ئەم زەویانە بانگەوازی بۆ بکەین بۆی کە خزمەتگوزاریی زیاتر بێتە ناوچەکانی ئێمەوە. باشە کاک غەریب هۆکاری سوود نەبینین لەو ناوچە گەشت و گوزاریانە یاخود لەو زەویانە بۆچی دەگەڕێتەوە؟ لە ڕاستیە تیمێکی باشی فەرمانبەرمان لە ڕووی بەڕێوەبەراتی گشتیوە نەبووە تا ئێستا ئێمە بە پێی پێویست فەرمانبەری پێویستمان نەبووە بەڵام بە هەوڵی هەموو لایەک توانراوە 15 کەس بۆ ئێمەدا بمەزێنرێ لەم 15 کەسە بەڕاستی ئێمە ئەتوانین بە تەواوەتی
کۆنتترۆلی کارە گەشتیارەکان لە ناوچەکانی خۆمانە بکەین ئەمە لەلایەکە ئێمە تا یەکی سێ ساڵی پار ئێمە سەر بە بەڕێوەبەراتیە بووین سەر بە بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری سلێمانی بووین ئەلبەت کارەکان زیاتر بەهۆی حکومیەوەی بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری سلێمانی ناوچەیەکی فراوانی لەبەردەستا بووە پێشێوەی فریای ناوچەکانی کە کەوتوێ فریای ناوچەکانی ئێمەش نەکەوتو یان بەپێی پێویستی کاریەوانیش تەنها ئەوە نەتوانی بێتی خزمەتگوزاری لە ناوچە بۆ ناوچەکانی ئێمە بکە بەڵام لە ئێستادا بە بۆ نێەوەی ئێمە بوونەتە بەڕێوەبەراتی گشتی تەواوی کارەکان خۆمان جێبەجێیەکەین و ئەتوانین بە شێوازێکی باشتر و فراوانتر پلانی گەشتیاری لە ناوچەکانی خۆمانە جێبەجێ بکەین بەڵام نەبوونی کارمەندی پێویست گرفتووە بەڵام سواز بخوا و گرفتەی چارەسەر کراوە ئێمە توانین بڵێن لە ئایندەی نزیکدا توانین تەواوی کارە گەشتیارەکان بخەینە سەر پێی خۆی و خزمەتێکی زیاتر بە تەواوی گەشت و گوزار و گەشتیار لە ناوچەکانمانە بکەین. باشە کاخەریب کەواتە بۆ چارەسەرکردنی تەواوی کێشەکان لە دابینکردنی ڕێگە بۆ ناوچە گەشتیاریەکان لە هەمان کاتدا دابینکردنی دەستی کار واروەها وەبەرهێنەران و کەرتی تایبەت بە شێوەیەکی گشتی و هاوکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش بە تایبەت لە ڕووی دابینکردنی بودجەوە چه هەنگاوێکتان ناوە تا بودجەی پێویست بۆ برەودان بە کەرتی گەشتیاری لە هەڵەبجە بدرێت. لە ڕاستی ئەمە بێ هەنگاوی یەکەم بۆ زیادکردنی داهات و زیادکردنی بودجە بۆ کەرتی گەشت و گوزار لە ناوچەکانی ئێمە پشت بەستنە بە داهاتی خۆمان ئێمە تا ئێستا لە دابینکردنی داهاتا لاوازین و مڵکانەی کە ئەمانە بەدەستکەتی بەدەست خەڵکی ناوچەکەوەیەوە داهاتەکەی هیچی بۆ کەرتی حکوومەت و کەرتی گەشت و گوزار نابێ ئێمە هەوڵی یەکەممانەوەی تەواوی ئەو زەویانەوە تەواوی ئەودا شتانی کە بە ناوی ئەمە و زەوی مڵکانەی بە ناوی ئەمە و ئێستا لە بە زیادەڕۆیی بەکارهێنراون و هیچ داهاتێکی بۆ ئێمە نییە هەنگاوی یەکەممان بەڕاستی گەڕاندنەوەی ئەو مڵک و ماڵانەی گەشت و گوزارە کە بە تۆمارن بە ناوی ئێمە و ئێمە بتوانین ئەم مڵکانە بگەڕنەوە ژێر دەسەڵاتی خۆمان و سوود لە داهاتەکان وەربگرین کە پێم وایە داهاتێکی زۆر باشە بێ بۆ بژانەوەی ناوچە گەشتیارەکان بەدەر لەمە ئێمە بە بەردەوام لەگەڵ دەستەی گشتی گەشت و گوزار کە بەڕاستی لێرە حەقی خۆیەتی بڵێم خوشکی بەڕێزمانە مەلخان کە بە هەنگاو بانگاو هەم لەگەڵمانەیە هەم پاڵپشت و پشتیوانێکی باشمانە و داوامان لە پارێزگاری هەڵەبجە کردووە لە بودجەی پارێزگا و داوامان لە وەزیری شارەوانی کردووە کە بە حکمی ئەوەی پارێزگای هەڵەبجە هێشتا بە تەواوەتی بودجە و داهاتی نەکەوتووەتە سەر پێی خۆی داوامان کردووە کە هاوکارمان بن بە جۆرێکە لە بودجەی تایبەتی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بودجەیەکی تایبەت تەرخان بکرێ بۆی ئێمە بتوانین پرۆژەکانی خۆمان ئەنجام بدەین تا ئەو کاتەی ئەتوانین پشت بە خۆمان بەچین و لەسەر داهاتی خۆمان پرۆژەی باش ئەنجام بدەین خۆشبەختانە هەم دەستەی گشتی گەشت و گوزار هەم بەڕێز وەزیری شارەوانی و گەشت و گوزار بەڵێنی ئەویان پێداین تایبەتمەندی بۆ گەشت و گوزار لە ناوچەی هەڵەبجە بکەن لە ڕووی دابینکردنی داهات و بودجەی تایبەت بە پەرەپێدانی پرۆژەکانی گەشتیاری لە ناوچەکەدا. بەڵێ زۆر سپاس بۆ غەریب ئەحمەد بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری هەڵەبجە سپاس کە لەگەڵمان بوویت ماندوو نەبیت. سپاس بۆ ئامادەبوونت.